ڕێزدار لاوەند مەموندی سەرروکی یەکەتیە کۆمپانیان فڕۆکەبانی و گەشتیاری یەن هەرێما کوردستانê لەگەڵ me کاک مەموندی دەم باش سوپاس بۆ ئامادەبوونەوە ئەفریقارە دەمێک بۆ خەلکە هەرێما کوردستانê hêviyê bû ji ber ku di dema xwe de nehate cêbecêkirin hûn heta niha çawa dinirxînin geşta ev ro زۆر سوپاس بۆ دەرفەتە باز بکەین لەسەر ئەم مۆزوعە گرنگە دوای ئەوەی کە فڕۆکەخانەی هەولێر و باوڵێن سێبانی ئەو نووسراوەیان بۆ هات کە بتوانن باقەکان ئۆفیسی خۆیان بکەنەوە لەناو فڕۆکەخانە بۆیە ئێستا کە دەنابەت باست کرد بانکی TBI لەناو فڕۆکەخانەی هەولێر پێشەنێک من قسەم لەگەڵ بەڕێوەبەری بانکی TBI کرد لە هەولێر بۆی پشتڕاست کردەوە کە ئەمڕۆ دوای نیوەڕۆ دەست بە کارەکان دەکەن دیارە لە بەیانیەوە گەشتیار دەتوانن سەردانی فەرعەکانیان بکەن و ئەو شتانی کە جەنابتان باستان کرد هەمووی ڕاستە ئەبێ و دوکومنتانە حازەکەن تا بتوانن لە دوای پاسپۆرت کۆنتڕۆلەوە پارەکانیان وەرگرن نەک لە پێش پاسپۆرت کۆنتڕۆل چونکە لە پێشتر زۆر مەشاکل ڕوویدا بوو کە خەڵکێکە بوو معاملەی پێوە دەکرد بۆی کە بۆ وەزارەتە قازانج کە بۆیە من لێرە داوای ئەوە دەکەم پێش بچن ناو مۆزوعەکە گەشتیاری حەقیقی با ئیستفادە لەو مۆزوعە بکەن و بتوانن ئەم پارەیە ئیستفادە بکەن نەک کەسانێکی تر ئەم هەڵە بقۆزنەوە بۆ شتی تر بەکاری بێنن زۆربەی فەرمانبەر و کارمەندانی حکوومەت و ئالی موچەکانیان بە دیناری عراقیە بۆیە دەتوانن بێ کە بچن لە بازاری ڕەش دۆلار بکڕن کە بە سعی باڵێ گرانتر دەتوان ئیستفادە لەوە بکەن بەنسبەت گەشتەکان حتما کاریگەرێکی زۆر باش دەبێت پێشی بێمە سەر کاریگەریە پرسەکادی چێبولڤێرە تا بەحساوەیەکی کرد و گەشتیارێن ڕاستەقینە سوودێژێ ببینن ji ber ku pêştir hat bû ragirtin ji ber ku yên rastaqîna sûd jê nedidîtin ew mercên heyî nûke danîne nû banka navendî derfet çêdbîtin ku hindek kesê din vê derfetê biqûzneve ji bo meramên xwe xeyrî geştyarê rastaqîne sûdê jê bibînin دوای ئەوەی کە نقطەکەیان نقطەی پارەدانەکەیان بردوتە دوای پاسپۆرت کۆنتڕۆلەوە یعنی کە تۆ سەفەر دەکەی ئەبێ کەمدا بچی بۆی کە ناوی خۆت تۆمارکەی تا بتوانی بۆردینگ پاس وەرگری دوای ئەوە لە پاسپۆرت کۆنتڕۆلەوە دەرباز بی لە دوای پاسپۆرت کۆنتڕۆلەوە تۆ پارەکە وەردەگری بۆیە زۆر زەحمەتە تۆ لەوێوە گەشتەکەت هەڵبۆشێنیەوە بگەڕێەوە چونکە ئەبێتە جێگای گومان لێکراو لەم گەشتیارە بۆ گەشتەکەت تۆ کانسڵ دەکەیەوە بۆیە گەشتیار دەبێت ئیلا سەفەرکە ئەوە نەماوە کە چەند کۆمپانیا یان چەند کەسێک ئیسفادە بکەن بەڵێ ئەم ڕێکارانی کە دانراوە زۆر باشە و دەتوانن خەڵک ئیسفادی باشی لێ بکەن و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەتوانن زۆر بە سانایی باوە سەفەر بکەن بەڵێ باشە زیاتر بێمە سەر کاریگەریە بڕیارێکا بە vî ئاوایی ku demek bû hatibû destên piştîngî hate firagirtin wê ragirtina dema çûyî heta niha çi karîgeriyeka xwe li ser tevgera geştyarî çêkir bû birêya firokxaneyên Herêma Kurdistanê کاریگەریەکە با بکەمە سوورانی مادام کاکلاوان کاریگەریەکەی باشە کاریگەریەکەی چۆن دەبینن بە تایبەت لە کاتێکدا کە بڕیارەکە بۆ ماوەیەک ڕاگیرابوو لەبەر ئەو مەرجانەی کە هەبوون لەبەر ئەوەی کە گەشتیاری ڕاستەقینە سوودی لێ نەدەبینی ئەو ماوەی کە ڕاگیرابوو هیچ کاریگەریەکی لەسەر جوڵەی گەشتیاری دروست کرد بوو لە ڕێی فروخانەکانەوە نه حتمما خۆی جوولەی گەشتیاری هەر باش بووە خۆتان نەزانن ینی جوولەی گەشتیاری لە هەرێمی کوردستان زۆر باش بوو ئەم ساڵ بە باوەڕ ساڵەکانی تر ئەو کاریگەری نەبووە بەڵام کە ئەم قەرارە ئێستا هاتەدان زیاتر جوولەی گەشتیاری زیاد دەکات خۆتان نەزانن فڕۆکخانەکە هەولێر ماشەڵڵا جمەی دێ لە گەشتیاران بۆیە ینی گەشتیارێکی زۆر با بڵێن سەفەری بۆ دەکات بەڵام ئەگەر هاتوو ئەم قەرارەش کە هاتە جێبەجێکردن گەشتیارێکی زۆری هەرێمی کوردستان ئیسفادە لەوە دەکات چونکە خۆتان دەزانن یانی دەتوانم بڵێن باشترەکەم بۆ باس بکەم بەس بۆی کە پاکێجێک کە سەفەرکەی بە وڵاتی تورکیا تۆ پێویستت بە 600 دلارە بۆیە تا بتوانانی پاکێجێک بکڕی بەڵام ئەمڕۆ ئەگەر تۆ بچی لە بازار دلار بکڕی نزیکەی 600,000 دیناری فەرقە ئەم 600,000 تقریبا ئەکاتەوە ڕێک ئەوەی کە تۆ پارەی تکتو هوتێلەکەت بۆ دەبێت بۆیە گەشتیار زۆر بە ئاسانی دەتوانی سەفەرکە زۆر باشترە بۆی کە سەفەرکە و دەتوانی ئیستفادە لەو پارەیە بکات باشە کاک لاوەند ئەگەر ئەو بڕیارەکە دەمەکە لە عێراق جێبەجێ کراوە لە تەمووزەوە جێبەجێ کراوە گە لە نزیکەوە ئاگاداری بازاڕ و فروخانەکانی عێراق بی تاوەکو ئێستا چه ئەنجامێکی هەبە دوای گۆڕانکاری لە مەرجەکاندا مەرجەکان ئەو مەرجانی کە ئێستا هاتو دێ ئەوەی کە زۆر گرینگە
کە پێشتر مەسەن معاملەکەت لەناو فڕۆخانە دەکرد ئێستا لە دەرەوەی و بە شێوازێکی ئەلکترۆنیە و سولەیەک وەردەگری کە تۆ دەچێت ناو فڕۆکەخانە کە باسمان کرد ئەوە باشترین ئەوەیە کە گەشتار لە دوای جوازاتەوە کەواتە لەوێش ئیجابی بووە ئەرێنی بووە تاواکو ئێستا لە فڕۆکخانەکانی بەغدا من ئاگادارم ئەتوانم بڵێم یعنی ئەم مثالکەم دوای پێشەوەی کە شەڕەکە بەخۆت بێ لە لوبنان گەشتەکانی عێراقیەوەی سووری ڕابردەڵەکانی تر هەمووی فول بوو بۆ بەیروت و بۆ ئیستەنبوڵ تا ئێستا گەشتارێکی زۆر سەفەر دەکەن یعنی لەبەرەوەیە کە تۆ ئیستفادە دەکات لەو پارەکە تۆ خۆزانی گەشت ئێستا زەحمەتە تۆزێ بۆی مەسەرەی پارە و معاش وشتووە بەڵام ئەمە زۆر زیاد دەکەن و فڕۆکخانەکان استفاده دەکەن حکوومەتیش استفاده دەکات کە چەند گەشتیار زیاد بێ ئەوەنە حکوومەت پارەی خۆی وەردەگری بۆ ڕسوماتی گەشتیار و بۆ ئەوانە یعنی هەموو لایەک مستەفید دەبێت حکوومەت شتێکی باشی کردووە کە گەشتیار سەفەر دەکات بەڵام شتێکی تر هەیە زۆر نیمە کۆمپانیا گەشتیارەکە نازانم باسی بکەمیان لەسەر ینی ڕەخساندنی کۆمپانیا گەشتیارەکان کە ئێمە ئەتوانم بڵێم زیاتر لە 1000 کۆمپانیا گەشتیاریمان هەیە لە هەرێمی کوردستان ئەمانە یعنی بەڕاستی ئیشیان زۆر بۆ زیاد دەبێت و گەشتیار کە سەفەر دەکات حتما لە ڕێگای با بڵێن ئەوەکانەوە سەفەر دەکەن لە ڕێگای کۆمپانیا گەشتیارەکانەوە سەفەر دەکەن بۆیە کۆمپانیا گەشتیارەکان دەتوانن جارێکی تر پارەیەکی باش قازانج بکەن لەوەی کە گەشتیار زیاد دەبێت واڵوها هێلەکانی ئاسمانی ئەتوانم بڵێم گەشتەکانیان زیاتر بکەن بۆ ئەو وڵاتانەی کە هەن شتێکی تر بۆ دووبارە کە بەسەری لوبنان لە لیستی ڕەش نییە بۆ ئاگاداریتان تەنها وڵاتی با بڵێن رووسیا و ئێرانە ئەخۆن سووریا و ئێرانە لوبنان هەتا ئێستا لە عێراق پارەی پێدەری ئەو گەشتەکاری سەفەرکە بۆ لوبنان هەرچەند گەشتەکان ڕاوەستاوە بە شێوازێکی زۆر باوی با بڵێن بەس هێڵی ئاسمانی لوبنانی ماوە بەڵام ئەتوانن گەشتیار سەفەرکەن بۆ لوبنان ئەویش پارە وەرگرن زۆر باشە سپاس بۆ زانیاریکارن کە لاوان مەمودی سەرۆکی هەیکەتیە کۆمپانیای فڕۆکەبانی و گەشتیاریان هەرێما کوردستانê سپاس بۆ ئامادەبوونەوە دەم باش